ئەمە چینەکانی ئاسمانە خۆشەویستەکەم، ئەمە چینەکانی هەوایە کە دەوری داوین. ئەم هەوایی کە دەوری ئێمەی داوە بۆ چەند کیلۆمەترێ بۆ چەند سەد کیلۆمەترێ لەسەر و خۆمانەوە، ئەمەیە کە ئەتمۆسفیر و ئەم زەختی و پەستانی هەوایی لەسەر دروست کردوین. هەر چینە و تایبەتە بە شتێک، تیارەکان لە چینێکە ئەفڕن، هەورەکان لە چینەکان. ئەمە کارێکی زۆری هەیە، نێزیکەکانیش لە چینێکە هاتوێنەوە. ئەگەر ئەم چینە بەسەرمانەوە نەبێت کە خوای گەورە فەرمێ وەجەعەلنە السەماء سەقفا مەحفوظا، ئاسمانمان کردووە بە سەقفێک و بە بینایەکی سەنگین و پتە و بەس نێازیک ئەی خواردین کە لە ڕۆژێکا بە هەزارەها دانە ئەدا بەسەر زەویە. بەڵام ئەوی کە ئەیتوێنێتەوە و نایەڵێ بگاتە ئێمە و بمان کوژێ و تووشی بوومەلوزە و تووشی جوڵەی زەویمان کا بە ئاقارێکی ترا، ئەوە ئەو پەستانە هەوایە و ئەو چینە هەوایە کە بەسەرمانەوە هەیە. ئەم چینە هەوایە خۆشەویستەکانم چینێکی تایە چینی ئۆزۆنە. ئەمە یەکە ناڵە تیشکی ژوورەوە نەوشەیی بگاتە ئێمە. ئەژینە هەمومان تووشی سەرەتانە بووین و ئینسان کە لەم چینە دەرەچێ یەکسەر تیشکی خۆر لێدا زۆر خەتەرە، چونکە چینێک نەماوە پارێزگاری لێ بکە. ئەم چینە هەوایی کە بەسەر ئێمەوەیە ئیشی زۆرە. یەکەم، ئەگەر ئەم چینە هەوایی ئێمە نەبێ ئێستا دەنگی من ناگاتە ئێوە، چونکە دەنگی من بە لەلەرەری هەوا ئاگاتە جەنابتان. ئەگەر ئەم چینە هەوایە نەبوایە بوایە ئاوام بۆ بکردنایە، هیچ کەسیش لە کەس حاڵی نەئەبوو. لەبەرەوە هەوایە سەوتی من بە سەوتی تۆ گەیەنێ. ئەوە هەوایە تیارەکان و تەیرەکان بەرزەکاتەوە ئایابان بۆ ئاسمانەکان و ئایان فڕێنێ. ئەوە هەوایە هەورم لە ناو قوڵایی دەریاکانەوە بۆێنێت و بەسەر ئێرە و بەسەر خاکی پیرۆزی کوردستان ئایبارێنێ. ئەوە هەوایە کە تەشکە سوودبەخشەکانی خۆرم پێگەیەنێ. ئەوە هەوایە کە شەی هەوا بە دەوروبایەدا بەشەکە. ئەوە هەوایە کە خۆر هەڵدێ نایەڵێ دەرەجەی حرارەتی ئێمە بچێتە 200 و هەمومان بمرین. دەرەجەی حرارەتی ئێمە چێتە 47 و 48 هەمومان هەلەکە سەمامان پێکەوێ. ئەگەر ئەو چینی هەوایە ئەو گەرمیەی خۆردا بەش نەکا، لەم هاوینەیان بژدەتانێمێ دەرەجەی حراری خۆرەگاتە 200. کارەبای لەکوێوە بێنی، سپلیتی لەکوێوە بێنی، بەیدی بەکوێوە بێنی، مەسبەحی لەکوێوە بێنی، یەک کەس لەسەر زەویان نامێنێ، هەمووی ئەکوڵێ بە دەماغیشمانەوە. کەواتەوە چینی هەوایە ناڵێ لە پڕ زەوی گەرم بێ لە پڕیش سارد بێتەوە. ئەگەر ئەمە نەبوایە شەو لە چلەی هاوینە هەمومانە بواە یەکی دەبەتانیمان پێ وایە بۆ ئەوەی کە گەرممان بێتەوە. ئەوە چینی هەواکەیە لە ڕۆژا گلیاتەوە و نایە لە هەمومان بەرکەوێ لە شەویش ئامانداتەوە. ئەگەر هەوا نەبوایە ژیان نەئەبوو، چونکە ئەوە هەوایە ئۆکسجین ئەدا بە من و هەناسەکەم ئەداتەوە. ئەگەر ئۆکسجین نەبێ ئەبوایە هەمومان دەمان بکمێکمان پێوە بواە و غەواسەیە بەسەر شانمانەوە بواە ئۆکسجینمان بکڕایە بۆ ئەوەی کە بمانتوانەیە بژینایە. کەواتە دەرچوون لەم بەرگە غازیە خەتەرێکی زۆر گەورەیە، مشکلەیەکی زۆر گەورەیە. تەسیل لە چاوەکە، تەسیل لە دڵەکە، تەسیل لە پێستەکە، تەسیل لە ماسوولکەکە، تەسیل لە هەموو ئەندامەکانی لاشەکە، تەنانەت تەسیل لە عەقڵی ئینسانیشەکە. بۆیە